دیارە ئێمە ئەو بەیاننامە کە دەکراوە سکرتارێکی کۆمەڵی داوسیلماتی گوێنشین دەرانکردووە ئەو بەیاننامەیە بەڕاستی بۆ بەداداچوونە بۆ ئەو کارە و کێشە و کوردستانی کە تووشی پێنشین بوونەتەوانێت بەڕاستی پێنشین چینێکن ینی ئاوردانەوەیان لەسەر هەموو لایەنەکان لەسەر هەموو سوودەکان لەسەر حکومەتە پشتی بۆیە ئێمە و کۆمەڵی داهوی دەماتی پێنشین ئەزانێ هەم لایەنەکان لە دانیشتنەکەیانە ئەو باسانەی هیانە باس و پاسی کاری حیزبیە بەڵام بۆیە ئێمەش ئەو بەیانەمان دەکردووە لەبەرەوەی حکومەت ئاوڕباتەوە لە گرفتی پێنشینان لەبەرەوەی نەداری نەبوونیە کە معاشیە کە تشیە ئەگەر حکومت کێشێکی نیشتیان کارنەکان بەڕاستی تووشی چەندەها گرفتی گەورە ئەبنەوە بۆیە ئێمە داواکان لە حکومەتی هەرێمی کوردستان و هەموو لایەن و ئەحزابەکان بەگشتی بۆ پەرلەمان کارا بێتەوە یەکێ لە کارە گرنگەکانە بەدادەچوونی کێشەی پێنشین بێ و دروستکردنی و ژیانەوەی ئەو وایە پیشکردن لەسەر ئەو یاسای ژمارە 16 ئیشی لەسەر کەن تا کوتوانن کۆمەڵی قانون فقها بە هەر شێوەیە بێدادین بۆ خەڵکی پێنشین فەقط بەشار باس کراوە لە بەیاننامەکەمانە گوایە ئەو قانونی ئەو شەفانی کە لەپێش کراون خەڵکی بەخێر و خۆشار واتە پێنشین بە شێوەیەکی سویدی بەرنەگرتووە بەڵام ئەمە زۆر ڕاستە لەبەرەوەی چەندەها شەفەکراوە شوقەی وایە بە 12 و قانون بەدەستەر بێداکراوە خەڵک بەخێر بەشار ئەگەر ئەوەی بێ ئەخێ لە هەر شوێنێکا بێشتر شوقەیەک بێ بە شەر لەسەر و باقیەکەش هیچ و زۆر معزیم و کەڕم پێوەژی بەڵام ئەوە لە توانای خەڵک بەخێر بەشارە نییە خەڵک بەخێر بەشار ئەو استفادەیە کرد کاتێکە لە 2011 حکومت کۆمەڵی خانی دروست کرد بەشێکی تەوجیه کرا کە دای بە خەڵک مانی بە 100,000 دینار ئەمە بەڕاستی بەرژەوەندی و مەساحەتی خەڵک بەخێر بەشاری کرابوو ئەویش 650 پێداڕۆژ کراوە باقیەکەشی ماوەتەوە وا خەریکە هەمووی ئەبێ بە کەلاو و ئەڕۆسەر هەموو موادەکانی ناو بیناکە کە چەند بەجوانی کراوە هەمویان دزی و بردویان و ڕوخانیانە چەند جارداوامان کردووە لەلایەنی بەرپرس تەجێبووی حکومەت وەرداوەکاریمان بەسەر هەموو لایەنەکان وهو محافظة حكومة الخوجي كأم خانة توزيع كلية لبروي 2013 في خمس استفادة ليها كأنا اشتغل زور باش لم تاتا ككمال خمس دواتنا أو خانة نظهر لها كشيء كليش بشوايشي بشاو دعوة